يا الله يا الله يا الله يا الله. زۆشکم ئەی خودای گەورە دڵی نێرگزت نەرم کردو ئێمەش بتوانینەوەی خۆمان ببینین زۆر شکر خودایە. ئەو هەموو ئۆفەر لە چییە گولیزار؟ بووکەنە زۆکەکە و جواب نایاتەوە. هیچ تێدا ڕەنگە مەشغوڵە ئاگای لێ نییە. بزانم ئەو مۆزۆعەی بە ئەحمەد و تۆ یان نا. حتما پێی گۆتیش نییە ئەدی لەبەر چایمە وعدی نەدا گۆتیان پێی دەرێم. ئەی بۆ جوابی من نایاتەوە. ڕاست ئەم تەلەفۆنە چاوێکە دەکەم. با بۆی بکەمەوە ئاخر تەلەفۆنم جاتۆ دەبیکە. جواب ناداتەوە بەخوا 1000 ساڵی تر هەر ئەبێژن بۆ ئەحمەد بێن و نەوەی خۆمان لە باوەش بگرین. ڕاوە ئەم تەلەفۆنەش لەگە دەکەم من لەگە ئەحمەدی دەکەمە بەخۆم لەگە ئەحمەدی ئێستا قسان دەکەم. ئەحمەد جان منداڵەکان دایمەن حەزیان لێرەیە. محەممەد و ئەستێرە دائیمەن لە هەفتەرچی نێرگسخان نەبین دڵیان داناکەی. بە قوڕان کاکە کاتێک محەممەد و ئەستێرە دێن ئێروکانەوە دەزانین منداری خۆمانە. هیچ فەرقی نییە لەگەڵ منداڵێتی. فەرقی نییە ئینشاڵڵا. عەفوان ببوورە. ئەلو باوکە جان. ئەحمەد باشی کوڕی خۆم. لەخوای بەزیاد بێت و چۆنی بابە جان؟ لەخوای بەزانم ئەرێ پێم برێ کوڕی خۆم. نێرگەز هیچی لەگە باز نەکردی؟ وەکی چی بابە؟ کوڕی خۆم یعنی باسی داهاتووتان یعنی هیچ دەچی باز نەکرد. بابە ئەو قسانە یانی چی تێناگەم. ئەو دەدەمەر تێناگەم باسی چ دەکەی. ئەلو باسی ژنێنانی لەگەڵ نەکردی؟ دایکە باشی؟ نەخێر باش نیم. باسی لەگەڵ کردی یان نا؟ دا جارە میوانمان هەیە دوای قسەی دەکەینەوە. خواحافیز. تەلەفۆنیش داخە. هەستە. قەینە. هەستە. چێوە؟ هەر ئەبێ ئەمڕۆ ئەو مۆزوعە یەکلایی بێتەوە. دانیشە نایی خۆی بینە سبێنێ دەڕۆی. نا ئەمڕۆ ناتوانم تا بەیانی چاوەڕێکەم هەستە. کوڕی خوا ڕەزا حەق. هەستە خۆت کۆ. با بڕۆی. هەست. تەلەفۆنێکی بۆ بکەم من ئەیکەم بۆ ئەحمەد. ئەدیاکەم محەممەد کۆ لەگەر دەوامێ. زۆر زیرەکە مامۆستایەکان باسی دەکەن. وەڵڵاهی پێم خۆشەکە جێم لەوەی دەبێت. عەفوان ببوورە. ئەلو کوڕم وا لەگەڵ باوکتا هاتین. باشە بەخێر بێن یاخوا. ئەحمەد ئەوە چێ بۆ تەلەفۆنە؟ ئاکەم وەڵڵاهی ئەوە داک و بابمە. چیان دەوێ؟ ژەهێن لێ تا کردیمە لە بۆ مەوزوعی من و نێرگزی دێن دیسان. بەخوای مام و مامۆژن و شتەشیان لە بنسەری هەیە. نازانم چیان لێ بکەم ناکەم. ئەمە بۆ کوڕی من ئەوەش بۆ کچی من. سپاس دادە نێرگز. قوربانتان بم هەموو جارشتی جوانتان بۆ کڕم بەڵام بە شەرتێ زوو بێن بۆ ئێرە باشە؟ بەڵێ. دەهێستم بە یاریەکی کە بکەین. چی یاریە بکەین حەسان لە چیە؟ هەبووری. دەهێستم بابیکە. بووری. دەباش ئەحمەد جان ئەم دەڕۆم. شەوە دەڕۆی ئاکەم. نانە ئیسراحەتی خۆتان وەرگرن ئەم دەڕۆم. کوڕ کاکە دەدانیشە. نانە ئەحمەد جان ئەم ڕۆیشتم لەسەر ئیزنە. دانیشە ڕاوە دەرکەیە. نێرگز. بۆ درگایە با بچم بیکەم ئێستایەمەوە باشە؟ دانیشن ئێ؟ نێرگز ئەو دەرکەی بکەوە. تو دانیشە. يا الله السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كلكم ماشي؟ السلام عليكم. بخير بي. هاكا ماشي كلكم؟ عمل ليش؟ دا جام بخير. فرد دانش. بخير بێ ئامۆژ بەخێر بێ. خوش بياخذ نێرگستان خوش بياخذ. منداڵەکان دەینی؟ سەرچاو دانش. دانش. ماشي هاكا احوال باشی مامە جان ئەستماز دەکەم. ناوەکان چۆن ناکەم. والله الحەمدولله مامۆژن. وا لێرەنە؟ يا خوا بخير بي. خوش بياخذ كلكم. ما شاء الله ما شاء الله. ما شاء الله عليك سجانك.
الله ماسەکردی تەماشای بە منداڵی چەند ئاوەدانە ڕاستەکەی ماڵێک مناڵی تیا نەبێ ئەو ماڵە هەر نەبێ باشترە. ئەحمەد جان مامە جان لەسەری زنتان ئەم دەبی بڕۆم. ئاکام ژان نۆ دەڕۆم چێوە دەچێ؟ وڵای دەبی بچینەوە. ئەحمەد کوڕی خۆ لێگەڕێ ئەو ئەنەش گوناحن ئەو ماڵە بێ منداڵە ئەوانە چ بکەن ئەوانەش وەرز دەبن هەستە کچی خۆم دەڕۆی نانا ناڕێت ئەما لەگەردارە نێرگزی گەمان دەکەی. نانا کچی خۆم هەموو هەفتان دەتان هینمەوە یاڵە با بڕۆ. بڕۆ بڕۆ خواحافیز دەی خواحافیز خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواحافیز بەخێرچن بەخێرچن بەخێر خۆش بیا خۆ کوڕی نێرگس ئەی بۆ تۆ خاوەن قسەی خۆت نیت. بۆچی ئامۆژن؟ مۆزۆعەکەت بە ئەحمەد وت؟ میوانمان هەبوو. یعنی پێدەوت. دوو بێدەچی کچەکەم دە قسەشی بکە بابا دار ئەم دەزانم مەنگۆ لە بۆ چاتینە تخوا مۆزوعی ببڕنەوە قسەی لەسەر مەکەن. کوڕم نێرگز ڕازی بێت و ژنەچکە بینی نێرگز ئەتوو بەوەی ڕازی بووی؟ وەرە دانیش چتە نێرگز چتە کچم دە قسەچی بکە چتە چتەوە چنیە؟ بدۆمە خەستەخانەی؟ نا خەستەخانەی چی باسی چیەکەی تۆ؟ ئەمە هەمووی ناز و مەکر ئەیکا ئەیەوێ خۆی لەو قسەیە بدزێتەوە دەبڵێ ڕازیم دەی. نا هەندە سەرمەخە سەریە و کچەی ئێدایە مەش حەزمان لە منداڵێ بەس چ بکەین کە خوا نایدا؟ ئێمە مافی خۆمانە کە مناڵی تۆ ببینین و ئەبێ بیشی بینین. کوڕ تماشەی بابت کە ئەوە کەتیمە ناو عمری بەرە بەرەو پیری دەڕۆ ئاخر گوناحت دەگاتێ ئەمنیش مافیۆمەیە نەوەکەی خۆم لە باوشەیە و کەم لێت دەپاڕێمەوە. ئەستەغفیرەڵڵا بابەتە ئەمە لێت دەپاڕێمەوە قسەی وا مەکەتە خوا. بەس بابا من ناتوانم ژنەچکە بینم ئەمن نێرگزم خۆش دەوێت. کوڕەم یەک پرسیارە لێ یەکەم بە ئا ناجوابم بەرەوە ژنێکی تر ئەهێنیت؟ ناوەڵڵا هەستە وا بڕۆین ئەمە هۆشی لە خۆی نییە ئەمە جادووی لێکراوە جادوو.